کاک فیراسمان لەگەڵا لە کەرکووکەوە. کاک فیراس سڵاوت لێبێ. زۆر سپاس دەکەم کاک فیراس، ئێمە زۆر باشین گەرەوە باش بن. دەنگ و باسیەوە یاخوا هەر باش بێت کاک فیراس. سپاس دەکەم. کاک فیراس بینەری پرۆگرامەکەیت؟ چەندەم جارە لەگەڵمان بەشدار بیت؟ ئەمە دووەم جارەوە، بەس تەواوی یەک هەفتەیە پەیوەندیەکەم هیچ بۆ وەرناگیرە بەڕاستی. سپاس بۆ خۆ کە توانیت لەسەر پەیوەندیەکە وەربگریت کاک فیراس. لۆدێکی زۆر لەسەر پەیوەندیەکانمانە بۆیە بێ وەڵا ئازانم دەستان خۆشە لەشتان ساوێ. سپاس بۆ تۆ کاک فیراسی چم پێشکەش ناکەی؟ وەڵام حەزەکەم منم جامسکاری بکەم ئەگەر ئێوە بیدۆستەوە. بەڵێ؟ لەگەڵ یەک حەزەکەم من دیارێک بکەم دۆزیتانەوە شیرنیەکەی وعجە لەسەر من بێت. باش بڵێ. بەچی لێ سەری خڕە و ناوی بۆشە. سەری خڕە و ناوی بۆشە؟ کڵاوە؟ بەڵێ. نا کڵاو نییە. تۆپە؟ نەوەڵا. تەپڵ؟ ناوی باین بڵێن کەسێکە. ناوی کەسێکە؟ جۆرج بۆش؟ ڕەحمەت لێرێ. ئەوە ئاسانی کاری بۆ کردی. ئەوە تەواو یاڵە کەی شیرنیەکەم بۆ نێری؟ بەسەرە دووچاو هاتمت بەشتمش بەرنامەکەی تۆ وەڵامەکەم زانی و ئەو کاتە شیرنیەکە بەسەر چاو. ئێوە چۆنە بێتەوە تۆ دەگەر تۆ وەڵامەکە بزانی شیرنیەکە وەرەگرێستە کۆڕی دەڵێ گەر خۆت وەڵامەکە بزانی. لە خزمەتانی نێزیکم یاری کەرکووکم هەر کاتێک بڵێ لە ئازادیم حەزەکەی دێم نێزیکیم بۆ کەرکووک شتێنی بۆ تەلەڤیزیۆنەکەتانم دەنێزیکە و تابین و هەر جێگەشتان بێنی. جا بۆ من و شتێنەکەین کاک فیراس. بەڵێ. گە خەڵاتەکەت بۆ دەرچوو شیرینیەکە بۆ تۆ خەڵاتەکە بۆ من. ئەوەیان زەرەر نییە بۆ من؟ وەڵات بەدڵی خۆت من پێشنیارم بۆت کرد. بەشتم دەست ئاسانکاریەکەم بۆ پێکم من بۆم کردی. بەسەر چاو کاک فیراس. مەمنونی جەنابتم. سپاس بۆ تۆ. ئامادە بچین لای پرسیار؟ ئینشاءالله فەرموو. یەکەم خوێندنگەی کچان لە عێراقدا لە چ شارێک کرایەوە؟ یەکەم خوێندنگەی کچان؟ بەڵێ. بەسڕە، بەغدا، کەرکووک، هەولێر. بەسڕە وڵاتی تلڤیزیۆنم لا نییە ڕاستیەکەی لە دەرەوە لەگەڵ یەکەم خوێندنگەی کچان. یەکەم خوێندنگەی کچان لە عێراقدا لە چ شارێکدا کرایەوە؟ شاری بەسڕە، شاری بەغدا، شاری کەرکووک، شاری هەولێر. بە حکمی وەکو زانیارەکەی کە لەم هەیە ئەبێ بەغادە نازانم وەکو زانیارە بەغادە. کۆنتڕۆڵ هاوکاری بکەم؟ وەڵای مەمنونی جەنابتم. باشە. بیگۆڕم یان بمێنێ؟ بەغات هەڵبژاردووە؟ بەڵێ. بیگۆڕە. بیگۆڕم بەغا نییە؟ بەڵێ. مادەم بە وتت سوارم چییە؟ هەولێر؟ هەولێر؟ هەولێر بەڵێ. سوارم کۆنتڕۆڵ چیتان پێم کرد؟ بەخۆم هەستی خۆمەکەم نابێت لەگەڵ کاتەش مادەم بەغای تر نازانم. کاک فیراس؟ بەڵێ. هەڵەیەک لە کۆنتڕۆڵەوە بوو من بەغات بۆ وەرەگرم باشە؟ بەغا مەگۆڕە. دەستەکەت خۆش وەڵای خۆشم ئاسەکەەوە برادرەمە لێ بەغاتێت. بەغا وەڵامی ڕاستە کاک فیراس. تۆ بیتە وەڵامەکەت ڕاست بوو تا کۆتایی لەگەڵمان بمێنەرەوە. ئێستاش کاتی ئەنجامدانی چیرروپشتە بۆ ئەو بەڕێزانەی کە وەڵامی پرسیارەکانیان ڕاست بوو و ناویان چۆتە نێو بۆکسەوە بۆ ئەوەی خەڵاتی دوو بەڕێزەکەی کە خەڵاتیان بۆ دەرئەچێ هەڵی بشێری سەدەزەکەین بە چیرروپشتە. سەی کێبێتە براوە کێبەختی باشە لەگەڵمان کێبەخت یاوەرێ بێت. دانەیە هەڵە بشێرم. کاک فیراس لە کەرکووکەوە. کاک فیراس لە کەرکووکەوە. کاک فیراس تۆ بوویتە خاوەنی خەڵاتی یەکەم لەگەڵمان؟ کاک فیراس وەڵامەکەت خەڵاتەکەت بردەوە منش وەڵامی پرسیارەکەی تۆم زانی کەواتە یان خەڵاتەکە بۆ من یان ئەگە هاتی بۆ خەڵاتەکە شیرینیەکەم بۆ بێنی و ئاگداری مۆبایلەکەت بە هاوکارانم پەیوەندیت پێواکەن. جەماعەتی کۆنتڕۆڵی داوای شیرینیەکەن یانی ئەگە هات یەک سنی پاقلاوی گەورە گەورەمان بۆ بێنە. ئەچینە لای خەڵاتی تۆم. زانێ خەڵاتی